ڕێکارێکە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی خنکان. گەشتیار و هاوڵاتیان لە ڕووبار و چۆمە مەترسیدارەکان ئاگادار دەکەنەوە. ڕەچاوی گەشتیاری ناوخۆیی و عراقی و تەنانەت بیانیش کراوە. هەر شوێنێک بۆ مەلەکردن مەترسیدار بێت تابلۆی ئاگادارکردنەوەی لێجێگیر کراوە. تابلۆمان هەبووە بەڵام بە پێویستمان زانی چەند شوێنێکی تر کە تابلۆیان لێ نەبووە بە مەبەستی زیاتر هوشیارکردنەوەی هاوڵاتیان و گەشتیاران لە دوو ڕۆژی ڕابردوو 21 تابلۆی نوێمان داناون. شوێنەکانیش بەپێی پێویستی دیاریکراون سەر ڕێگا سەرەکیەکان لاخود ئەو ڕێگایانێک کە بۆ سەر ڕووبار و چەمەکان دەڕۆنە خوارەوە بۆ ئەوەی هاوڵاتیان کە لەو شوێنانە بە مەبەستی گەشت بەکاری دەهێنە بۆ مەلەوانی بۆ هەر مەبەستێکی تر هوشیار ببنەوە لە کار بە ڕێنمایەکانی ئێمە بکەن بۆ سەلامەتی جانی خۆیان. تیمەکانی بەرگری شارستانی سۆران لە بەشی ڕزگارکردن لەم وەرزەدا ئەرچیان سەخت دەبێت و لە هەر ڕووداوێکدا ئەوانیش بە دەرنین لە مەترسی ئەو شوێنانەی هێمایان بۆ داناون. ئەو شوێنانەی کە تابلۆی لێدانرایان نەک هەر لۆ هاوڵاتیان لۆ ئێمەش زۆر جار جێگەی مەترسی بووە لەبەرەوەی ئاوەکە بۆچی ئاوی مەلەوانگە و ئەوانە نییە تۆڕی لێ بلۆ نمونەفەر و تەماش ئەو تۆڕێکە ئاسنی لێە سیارێک کۆنی قەدیمی ڕژێمی باسی لێە بشانسی لێ چەند جار تێهاراینە و ئاستەنگن لۆ دروست بووە. ساڵانە ژمارەیەکی زۆری هاوڵاتی و بە تایبەت گەشتیار لە ڕووبارەکانی ئیدارەی سۆران دەخنچێن. ئاماری بەرگری شارستانی سۆراندەری دەخات لە ساڵی ڕابردوو 11 کەس و ئەم ساڵیش تا ئێستا 4 کەس لە ڕووبارەکانی ناوچەکە خنکاون. ئێرە ئەو شوێنەیە بەرگری شارستانی سۆران 3 تابلۆی ئاگادارکردنەوەی بۆ ڕێگریکردن لە مەلەکردن داناوە. لێ هێشتا بەشێک لە هاوڵاتیان و گەشتیاران لەو شوێنەی کە ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو چەندین حاڵەتی خنکانی لێ تۆمار کراوە ئەوان مەلەی تێدا دەکەن. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران.